لە سوۆسیال میدیا و میدیای نوێ چی دەگوزارێت؟ کێ بەرپرسە لە خراپ بەکارهێنانی میدیای نوێ و تۆڕە کۆمەڵایەتیەکان؟ بە کام یاسا و لەسەر چ بنەمایەک دەتوانێت ڕێگری لە پێشێلکاری یاسایەکانی میدیای نوێ بکرێت؟ میدیای کلاسیکی سەرمەشقە بۆ میدیای نوێ و تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود کەوتۆتە پەراوێزەوە و توانای کێبڕکەی لەدەستداوە؟ کێن ئەوانەی سوۆسیال میدیا بەڕێوە دەبن و کۆمەڵگە بەرەو کوێ ئاراستە دەکەن؟ میدیای نوێ بە گشتی و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەرچی دەرهاویشتەیەکی پێشکەوتنی تەکنەلۆژیا و زانیارین و بایەخێکی زۆریان هەیە لە ئاڵوگۆڕی زانیاری و گواستنەوەی هەواڵ و ئاگاداری لە ڕووداوەکان، هاوکات بەشێک لە شارەزایان بە هەڵە بەکارهێنانی یاخود خراپ بەکارهێنانی میدیای نوێ بە گشتی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت بە تەنگەژەی سەردەم و هۆکاری سەرەکی داهێزرانی توانای بیرکردنەوە و لە دەستدانی کاتی زێڕینی گەنجان دەزانن و هەروەها خراپ بەکارهێنانی ئەو تۆڕانە سەرچاوەی سەرەکی زۆرێک لە کێشە و تەنگ و چەڵەمە سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیەکانە. میدیای نوێ ئێستاکە هەرچەند شت یعنی دای دەبەزێنەوە دەکەن سەتاکە یعنی سەتا پێنجش باوەڕی پێ ناکرێ لەبەرەوەی شتەکانی هەموو درۆیە. ئەگەر تو لێ بکۆڵەوە کابرا لێکوانە ئەگەر نەخۆش بکەویتن فەوری دەرێن کۆڕۆنەیە. ئەوە چییە؟ کۆڕۆنەیە ڕاستە، بەڵام بەوەی تەسویری ناکاتنەکە ڕاستە و خۆ بیتن کە بڵای دەکە دۆ کابرا کۆڕۆنەی بوو لێرە ئەوەندە کەسە گرتی، ینی کابراایەک دەگریتن لە پاش ئەوەی کە ئەو نووسینی ئەو کردی و شخصە لە بن قەڵای هەولێر ئەوڕۆ کۆڕۆنەی گرت هەتا دەگاتە کەنا من وێچکە دەبین دەبتە 100 کەسکەوە زیاد دەکەن شتەکان بە درۆ بڵاو دەکەنەوە. ئێستا تو منە ڕاستە خۆ لە زیەک ئیش دەکەی باوەڕم زۆر بە تاواتی بۆ شتەیە قەنەعات پێ دەکەم شتە ڕاستیە، قەنەعات پێ دەکەم شتە بە تاواتی، بەڵام کە بووە ڕسم و کە بووە ڤیدیۆ و پاش سبە و دووس بەی بڵاو کراوە ئەگەر نقطەک بووی دەبتە گامێشک، ئەگەر گامێشک دەبتە گایشی زۆر گەورە. بە حەقەت میدیای نوێ دەتانم برێم کارە ساتە نەوەک کاریگەری لە سەر کۆمەڵگایمە هەیە. زۆر کۆمپانیا هەیە دەبینی ڕێکلامە چیلۆ دەکاتن، ئەو کۆمپانیایە ماوەی پوچ دەبیتن بە هەڵخەڵەتاندنی ئەو ڕێکلامەی ئەو میدیایە تازە یاخۆ بە سۆسیال میدیا خەڵکدا هەر دەخەڵەتێتن کە لەو ماوە زوۆی ئەمە دیتمان چەندەها کەس ماڵی وێران بووە. دەتانم برێم بە سەتەها دەفتەری لێڕوویە بە هەمووی هۆکارەکەی ڕئیسی ئەو کەناڵە تازانەیە کە خەڵکی پێ هەردەخەڵەتێنن بە ڕێکلام. هیوام وایە یاسایەک هەبیتن، یعنی یاسایەکی زادانانەی مادی لەوەی ئەو کەناڵە تازانەی کە ڕێکلام لە بۆ شتێک دەکەن و ماری خەڵک خودی خەڵک پێ کاول دەکەن نەمینێتن بەداخەوەی کە خەڵکی تووشی گرفت دەبی تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبیتن هەموو لە ڕێی ئەو ڕێکلامەیە لەو کەناڵە تازانە. لە هەرێمی کوردستان لەگەڵ کرانەوەی زیاتر و بەردەستبوونی ئامێرەکانی تەکنەلۆژیای زانیاری بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کات و وزەیەکی زۆر لە بەکارهێنانی ئەو تۆڕانە خەرج دەکەن بەبێ ئەوەی وەک پێویست بتوان سوودێکی ئەو تۆیان لێ ببینن. بێگومان لە دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە سەدەی 20 سەر هەڵدانێکی بەرێن ئەو سەر هەڵدانی کە سەری هەڵدا هەمومان دەزانین کە دنیا بەرەو گوندەکی بچووک ڕۆی لەو گۆڕانکاریشدا سۆسیال میدیا هاتە ناو ئەو کایەوە کە وەکو ڕاگەیاندکار و ڕاگەیاندن و ئەوانە هەواڵ و گەیاندنی هەواڵی خێرا و هەواڵی بەپەلا کە ئەوە سەرنجی هەر هەموو خەڵکەکەی بۆ خۆی ڕاکێشا. ئێستا کە هەموو خەڵک بەردەوام پێشتر مەسەن لە ڕێی ڕۆژنامەگەری دیارە ئەوە خۆی سروشتی بەشەر وایە، ینی گۆڕانکاری بەشێکە لە نوێبوونەوە بەشێکە لە ژیان و ئەوەی کۆمەلگا، ینی ئەوە شتێک ئێمە دەبی زۆر بە شتێکی ئاسایی وەریگرین یان و هەرچیکەین. ئەم گۆڕانکاریێژ بێگومان هیچ گۆڕانکارێک نێ بێ لێکەوتە، هیچ گۆڕانکارێک نێ بێ مەسەلەن بەرکەوتە، یعنی ئەو شتانە شۆشە ئەوەی کە سوۆسیال میدیا دەکرێت دیارە ئەوەی کە زیاتر بۆ نمونە بەکاردێ لایانی مەسەلەن بەرژەوەندیەکانە وا دەکا بۆ نمونە لەسەر سوۆسیال میدیا دەوری خۆی هەیە، لایەنی سیاسی دەوری خۆی هەیە، لێکەوتی خۆی هەیە، ناشرینکردنی تاک دەوری خۆی ئەوانە کێدا هەیە، لێکەوتە خراپەکانی هەیە، هەروەها بۆ نمونە پەیوەستکردنی کۆمەلگا مەسەلەن تاکێکی بەرهەمێنانی تاکێکی کار نەکەر کە دەوری خۆی هەیە سوۆسیال میدیا. میدیا هەر کەسە میدیا لەناو بەرچخۆیەتی خەڵک بە پێویستی بە تەلەڤیزیۆن و بە کەناڵە فەزایەکان نەماوە لەبەرەوەی ئێستا هەر کەسە و مۆبایلێک لە بەرچخۆیەتی هەم فەزایە و هەم ناوخۆیە هیچ کێشەی نییە. بەس ئەو میدیای ئێستا کە لە ناو جیفانی خۆتە
خەڵک هەیە بە باشە بەکاردێنێ هەیە بە خراپە هەیە ئێستا لە بازار میسان شتێک دەبینێ یەکسەر تەسوور دەکات بڵاوی دەکات تۆ پێش میدیای ڕسمی مەقسەد کابرا کە کەس زیاتر لانی خراپە بڵاو دەکاتەوە هەیە لانی باشە بڵاو دەکاتەوە هەر کەس جێرە تەبیعەت خۆی هەر بۆیە لە هەرێمی کوردستان بەشێک لە کێشە کۆمەڵایەتیەکان هۆکاریان بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بە گشتی و سۆشیال میدیا بە تایبەت دەگەڕێتەوە لە ناوەندی ئەکادیمی ڕۆشنبیریەکانیش ئێستا زیاتر لە هەر کاتێکی دیکە قسە لەسەر پێویستی ڕێخستنی ئەو بوارە بە یاسا دەکرێت. سڵاو لە بینەرانی کوردستان تیڤی و تایبەتتر بینەرانی میدیا و بەرپرسیارەتی خۆشحاڵم تەوەرێکی تر یا پرسێکی تری میدیا و بەرپرسیارەتی دەوروژێنم تاوتوێ دەکەم لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سامان جەلال مامۆستای زانکۆ هاوکات پسپۆری بواری میدیا هاوکات لەگەڵ ئەندام پەرلەمانی کوردستان بەڕێز محسین دۆسکی سوپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان هەڵبەت پرسی ئەمڕۆمان تایبەتە بە میدیای نوێ و پێویستی ڕێخستنی هەوڵ بدەین ئێمە هەموو کێشەکان بربەستەکان بخەینە ڕوو و لە کۆتاییە ڕێگە چارەیەک بدەین بە وەرگر بتوانین پەیامێکی دروست بدەین بە وەرگر. سەرەتا لە بەڕێز دکتۆر سامانەوە دەست پێ دەکەم. ڕۆژی ئێستا میدیای نوێ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بێگومان میدیای نوێ بەمانەی ئەوەی کە ئەمە مەبەستمانەوەی کە میدیا ئینتەرنێتی بێ و میدیا بە شێوەیەکی گشتی میدیای کوردی لە هەرێمی کوردستان ڕاستێ مەگە تاریخی سەحافەی کوردی بگەڕێنەوە بۆ 1998 وەکو مێژووی تاریخی چاپمەنی لە کوردستاندا بەڵام تەمەنی جددی ڕۆژنامەگەری و میدیای کوردی دەگەڕێتەوە دوای ڕاپەڕین لەو کاتەوە کە دەرکەوتنی کەناڵەکانی میدیا لە بندرا و بیسترا ئەوانە زیادی کرد و چاپمەنیەکان زیادی کرد بە شێوەیەکی چەندایەتی بەربڵاو فراوان بوو بەڵام بە شێوەی چۆنێتی تووشی گرفتێکی زۆر و سەرێشێکی زۆر بوو هەموو قەنەواتەکانی تر بە میدیای پاخش و قەنەواتەکانی تەلەڤیزۆن رادیۆکان و چاپمەنیەکانیش بە هەمان شێوە بێگرفت نەبوون دوای ئەوەی کە میدیای ئینتەرنێتیش سەری هەڵدا بێگومان ئەویش تووشی هەمان ئەو چەشمە بوو لە زۆربەی ئەو وڵاتانەش کە میدیای ئینتەرنێتی کە زە تاغلی ئەو وڵاتانە بوو و بە کۆمەڵی خەناشنا بوو تووشی ئەو سەرێشە بوو ئەوانیش باجی ئەو بابەتە تازانیان داوە هەر میدیا سروشتی میدیا ئەوە بووە کە سەرەتا داخلی ناو کۆمەڵگەکان دەبی لە سەرەتادا کە ئاشنایەتیان پێ نییە کۆمونیکیشن نییە تەفاهم نییە تێگەیشتن نییە لە بینی نێرە و وەرگرەکان تووشی فەوزا دەبی میدیای ئێمەش میدیا ئینتەرنێتی بێگومان لەبەرەوەی میدیاکەی تریشمان ێستا ڕێک نەخرایە میدیای چاپمەنیمان ڕێک نەخرایە میدیای پەخشمان ڕێک نەخرایە میدیای بیستراومان ڕێک نەخرایە و ڕێکلامان بە تەواوی ڕێک نەخراوە هێشتا کە لە هەرێمی کوردستان و بە هەمان شێوە کە میدیای نوێش میدیای ئەلکترۆنیش یاخود میدیای ئینتەرنێتیش داخلی ناوهەناویێکی ئەوەندە زۆر تا ئێستا میدیا ڕێک نەخراوە سەبەبەکانی زۆرە هۆکارەکانی زۆرە وەکوتم تەمەنی کورتی میدیای ئێمە تەمەنی جددیەکەی لە دوای ئینتفازەوە دەست پێ دەکا و دوم خاڵ ئەوەی کە ئێمە لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسین میدیا جوولەی میدیا لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسی جیاوازە لە وەک لە قۆناغی دیکتاتۆریات یاخود لە قۆناغی فۆڵی دیموکراسی مرحلەی ئێمە مرحلەی ئینتقالیە جوولەی میدیا جیاوازترە هاوشێوی هەم ئەو وڵاتانی وەکو بەڕاستی و ئەندەنوزیا بۆ قۆناغەدا تێپەڕین میدیا لەو قۆناغەدا تووشی سەرێشە دەبی ئەوەی تریشان پەیوەندی بە هێزی ڕۆژنامەنووسی و خۆی ئەکادمی هەیە ئێمە ژمارەی بێشمار لە وەکو ڕۆژنامەنووسمانەیە بەڵام هەموو ئەو ڕۆژنامەنووسانی کە وەکو ناو تۆمارە نەسەندەکەی ڕۆژنامەنووسان تۆمار نەکراون نقطەکەی تر خاڵی ئەکادمی هێشتا خۆی ئەکادمی پرۆفشناڵی لە ناوهەناوی میدیای کوردی جێگیر نەبووە و ئەسبابەکانی تر زۆرن میدیای کوردی هێشتا کە بەسەربەری ئایدۆلۆجی دابەش بووە لە هەرێمی کوردستاندا میدیایکی بێلایەن یان میدیایکی نیشتیمانی ئەوتۆ دەخەم ڕەخسی و نییە ئەمانە هەموو هۆکاری زۆرن کە میدیا تووشی تەنگژە و ئالۆزی و سەرێشە بە جگەلەوەی هۆشیاری کۆمەلگا و تێگەیشتن بۆ مامەڵەکردن لەگەڵ میدیا دیسان ئەوش ئالۆزێکی تری بۆ میدیای کوردی میدیای نوێ وەک بەڕێستان ئاماژەت پێدا میدیای ئینتەرنێتی لە هەرێمی کوردستان لە ڕووی پیشەیەوە لە چه ئاستێکدایە تووشی فەوزایەکی زۆر بووە ئەگەر ڕۆژ بە ڕۆژ هەندێک دەڵێن باشتر دەبیت لە هەندێک بواردا بۆ من لە بواری دەرکەوتنی سایتی ئەلکترۆنی لە بواری کوردنی ئەو سۆشیال میدیانی کە وردە ئاشنا دەبین کە لە هەزار ئێمە ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ
ئاشنایەتیمان لەگەڵ بەشێک لە سوۆشال میدیاکان دەبیتن بەشێک لە پیجی تازە و سایتی تازە دەکەینەوە بەڵام هێشتا ژمارەیەکی زۆریش لە سوۆشال میدیاکان خەڵکی کوردیان کۆمەڵگای کوردی ئاشنایەتی پێ نییە بۆ وەکو گۆگل پلاس وەکو مای سپیس وەکو یبچات کۆمەڵێک ئەکاونتی تر کۆمەڵک سوۆشالی میدیای تر هێشتا ئاشنایەتیمان پێ نییە بۆیە لە ڕووی زۆریەوە لە ڕووی ئاشنایەتیوە هەنگاون دراوە بۆن من لە فەیسبووکە بۆ ئینستاگرام بۆ تویتەر بۆ قۆناغەکانی تر ئەمە گەشێکی زۆرە لە ڕووی پانتایی و مشارەکەکردن زیادی کردووە لە ڕووی ئەوەی کە سەرەتا هەڕەشەکان ئێجگار زۆر بوون لە ڕێگەی سوۆشال میدیاوە ینی کوشتن سویساید هەڕەشە شەڕ و شەڕانگیزی زۆری تێدا ڕوودا ئێستا کەمترەوە بەڵام لە یازار هێشتا فەوزایەکی زۆر لە نێو میدیایەکەی ئێمە دەبیندرێت میدیای ئینتەرنێتی دەمینێت هەندێکیان خاڵی هاوبەشن بۆ نمونە لە میدیای کوردیدا فەلسەفەیەک بەکاردێنێت فەلسەفەی وروژاندن ئیثارە ئەو لە میدیای چاپکراویش بە هەمان شێوە زۆر جا بەکاردێ و لە میدیای بینراویش بەکاردێ لە میدیای بیستراویش بەکاردێ و لە میدیای ئینتەرنێتیش ئەم فەلسەفەیە بەکاردێ ینی کەمترین فەلسەفەی منطق بەکاردێ لە ناو هەناوی تێکستەکان و وێنەکان و ڤیدیۆکانی ئێمە بۆیە ئەم جۆرە ئیثارەیە سەرەتا سەرنجێکی گەورە ڕادەچێشی بەلای وەرگر بەڵام لە کۆتاییدا تووشی گرفت وەرگر تووشی گرفت دەکا کۆمەلگا تووشی گرفت دەکا دامەزراوەکانی دەوڵەت تووشی گرفت دەکا و لەسەری هەمویانەوە خەڵک تووشی چەشمە چێشی زۆر دەبێت لێکەوتەکانی یان سوودەکانی زیاترە میدیای نوێ بێگومان سوودی زیاترە ئەگەر سوودی زیاتر نەبی لە دنیادا ئەو میدیای ئینتەرنێتی کۆتایی پێدێ و دەمری بۆچی میدیای ئینتەرنێتی لەدایک بوو لە بەرەوەی بەکۆی 500 ساڵ یان 600 ساڵ تەمەنی چاپەمەنی لە دنیادا نەیتوانی میدیای چاپەمەنی بتوانی ئیبداعی گەورە بکاتن توێنێتی وەرگر بشوێنیتن میدیای ئینتەرنێتی هات میدیای نوێ هات وەڵام دەروی ئەو پرسیارە نەبوو بە دوای ئەوە داگەڕا و چۆن بتوانانی توێنێتی وەرگر بشوێنی میدیاکەی تر نەیتوانی ئیبداعی گەورە بکاتن بۆ تووشی سویساید بوو تووشی خۆکوشتن بوو تووشی جێپێلەق بوون بوو کەواتە میدیای نوێ بە هەموو لە قوپۆپەکانیەوە توانیوێتی وەرگری کورد لە میدیای تەقلیدی بێنیاز بکات یان هێشتا ماوێتی جێگای میدیای تەقلیدی بگرێتەوە بۆ ئەمەی کورد و بۆ کۆی کۆمەلگای دنیا لەبەرەوەی ئەمەش لەناو ئەو بازنێداین لە بازنەی جیهاندا بە مثبەت پێشوازیکردن لە میدیای تەقلیدیانی میدیای چاپکراو و چاپمەنیەکان و میدیاکەی تریش هێشتا میدیای چاپکراو لە دنیادا بۆ ئێمەی کوردیش بە تەواوی کۆتایی پێ نهاتووە بەڵام جێگەی پێلەق بووە بە تەواوی بۆی میدیای چاپکرا هەوڵداتن بۆ ئەوی نەمریتن بە تەواوی دەچێتن دێتن سوود لە میدیای ئینتەرنێتی دەبینیتن وەک چۆن قەناوتە تەلەڤیزیۆنەکان میدیای پەخش میدیای بینراویش دێ سوود لە میدیای ئینتەرنێتی دەبینیتن و میدیای بیستراویش بەماشەوە سوود لە میدیای ئینتەرنێتی دەبینێتن لە بەردەم چەشمە چێشمێکی گەورەدان لە بەردەم ململانێکی گەورەدان هەردووچان میدیای تەقلیدی میدیای چاپ و میدیای نوێوەکو میدیای مەبەست میدیای ئینتەرنێتیدا ئەم چێشمە بەردەوام دەبیتن ئای لە 2010دا زەرور زیانەکان بە میدیای ئینتەرنێتی کۆتایی پێدێت یاخود میدیای چاپ بە تەواوی کۆتایی پێدێت چونکە لە یازال لە وڵاتانی تریش میدیای چاپ هێشتا دەخوێندرێتەوە هێشتا ئینترێستیە هێشتا ئارەزووکردن لە چاپ و خوێندنەوە لە کتێب و نووسین و ڕۆژنامە و گۆڤارەکاندا هەیە هێشتاوانە نەمردوون بەڵام زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤارەکان لە دنیاشدا وەستاون هاتوون لە شوێنی ئەوەدا میدیای ئینتەرنێتی بۆ مخاتەبەکردنی کۆمەلگادا بەکاردێن ئێمەش لە پێشتریشدا میدیای چاپمان لاواز بووە نەک برین هەرتەنها میدیای ئینتەرنێتی بۆتەوەی کوشتنی ئەو میدیانە ڕەنگە لە دوای ئینتفازە 2 دەیلی نویسپەی پەمانە بۆ لە هەرێمی کوردستاندا بە 12,000 عددی لێ چاپکراوە لە ئێستادا 2,000 عددی لێ چاپ دەکرێتن کە تاکوتەرە ئەم ڕۆژنامانە دەبیندرێتن و گۆڤارێکی بەستەنە سندیکای ڕۆژنامە نووسان مۆڵەتی یاسایی دراوەتە 8,000 ڕۆژنامە و گۆڤار لە هەرێمی کوردستان کە ئێستاکە لە چواردەورەکەی ئێمە لە دەوروبەر ئێمە لە 30 ڕۆژنامە و گۆڤار زیاتر لە هەرێمی کوردستاندا نابینی کە چاپ بکرێت ئەوان تر هەموو کەوتون هەموو مردوون بەڵام ئەسبابێکێک لە ئەسبابە سەرچەکانی بەڵام میدیای دەرکەوتنی میدیای نوێ میدیای ئینتەرنێتیە و ئەسبابی تریش زۆرە بۆ ئەوەی ئەگەر وسترا قسە لەسەر دەسمە لای بەڕێز محسن دۆسکی پەرلەمان کە ئەرکی سەرەکی یاسادانانی هەیە لەو ڕۆ سەرقاڵی چی و هەنگاوەکانی بەکوێ گەیشتون بەڵێ زۆر سوپاس سەرەتا دەستخوشتان لێ دەکەم بۆ سازکردنی ئەم بەرنامەیە بەم ناوە ڕووکەم طبیعی ئەگەر ئێمە تەماشای میدیا بە شێوەیەکی گشتی بکەین لە هەرێمی کوردستان و لە جیهانیش ینی بابەتێکە دەرهاوێژێکە لە گلۆبالیزم یان بەن جیهانگیری چونکە بابەتێکە بێ سانسۆرە بێ سنوورە سنوور ناناسێتن لە هەرێمی کوردستان دەبێ ئێمە بێن پۆلینکەین میدیا کێ بەکاردێنی کێ دادەمەزرێنی میدیای سیاسی هەیە میدیا ئەهلی هەیە
مدیا سیاسی سیاستێکی هەیە مدیای ئەهلیش سیاستێکی هەیە جا ئێمە پرسیارمان چییە کە ئێمە دەڵێن فەوزا هەیە لە مدیای کوردی ئەمە پرسیارمان چییە کێشە لەکوێدایە کێ فەوزا دروست دەکات چ خاڵێکیم کە دەبنە شوێنی فەوزا یان جێگای فەوزا ئێمە لەبێ لەسەر کام خاڵ ئیش بکەین چکە نابێتن ئێمە ڕۆڵی مدیا بەڕاستی هەم مدیای سەردەمی شاخی شۆڕش مدیای سەردەمی سەرهەلدان و مدیای چاپکراو مدیا بیسترا و حتا دەگاتە سوسیال میدیاش کە هەندێک سوودی هەیە نابێ ئێمە هەمیەتی نەهێلین و فی سفر بکەین بەڵام وەکو پەرلەمانی کوردستان وەکو کوردستان بە شێوەیەکی گشتی کە ئێمە باس لە بواری یاسایی دەکەین لە کە پەیوەندی دابێت بە ڕۆژنەماوانی وان سوسیال میدیا دەزان خۆ ئێمە لە هەرێمی کوردستان یاسای ڕۆژنەماوانیمان هەیە ڕۆژنامەگەری یاسای ژمارە 35 ساڵی 2007 طبعی ئەم یاسایە کاتێک هاتەکایەوە یان پەیدا بوو کە ئەو کات پێویستیمان پێی بوو و سوسیال میدیا بەم شێوەیە بەڕاستی بەرفراوان نەبوو کە ئێستا پانتایەکی زۆر فراوانی بە خۆیەوە گرتوتەوە ئێستا ناسنامەی ڕۆژنامەنووسیش هەندێک لێل بووە کەس نازانێت کێ ڕۆژنامەنووسە کێ ڕۆژنامەنووس نییە بەپێی ئەو یاسایە هەر کەسێک لە دەستگایەکی ڕاگەاندن ئیش بکاتن ئەوە ڕۆژنامەنووسە و تەنها کاری ڕۆژنامەگەری یا ڕۆژنامەنووسی لەو یاسایەدا چەست پێنراوە یان دانراوە هەم مافی هەیە هەم ئەرکی هەیە ڕۆژنامەنووس بەڵام ئێستا کە ئێمە تەماشا دەکەین خەڵکانێک هەیە لە هەرێمی کوردستان ڕەنگە تەماشاکەری یان فۆلۆوەرسی لە هەموو کەناڵەکانی کوردی زیاترە ئەو کومنتانەی بۆ ئەو دەچێ بۆ هەموو کەناڵەکانی کوردی ناشی میدیا ئەبێ خەڵک ئاراستە بکەن ئەلێ خەڵک هوشیارکەتن بەداخەوە کە ئەوەی ئێمە ئێستا دەبین کە هەندێک کێشە دروست بووە ئێمە باسی ئایندە دەکەین ئایندەی گەلێک دەکەین ئایندەی ملەتێک دەکەین ئەوەی خەتەر بێت بۆ ئایندە مامۆستا باسی کرد ئەوەی خەتەر بێت بۆ ئایندە سوسیال میدیایە چونکە جەنابەت باس کرد میدیای تەقلیدی ئایا باوی ماوە ئایا خەڵکی لە بیر چووە نەخێر ئەو خەڵکانەی تەقلیدین هێشتا ڕۆژنامە دەخوێن کتێب دەخوێن بەڵام ئێمە باسی ئایندە دەکەین ئایا گەنجەکان ئێستا ڕۆژنامە دەخوێنەوەی ئێستا یان پاش 10 ساڵی تر ئەوان بە شێوەیەک ئەم میدیا بەکاردێن بۆیە بەڕاستی هەندێک گلەی بۆ ئێمە هاتن لە پەرلەمانی کوردستان و خۆمانیش وەکو تاگێک لەم کۆمەلگایە دەبینین کە ئەرکی پەرلەمان بۆ دەرکردنیکی یاسایەکی تایبەت بەو بوارە چیتان کردو هەنگاوەکانتان بەرەو کوێ گەیشتووە وەکی لە ڕابردوو پێم وە بێ پرۆژە یاسایەکتان هێنا لە دەرەوەی هەرێمی کوردستان کە خستانە ڕوو بەڵام ناڕەزایەک دروست بوو ئێوە چیتان کردەوە سەبارەت بۆ پرۆژەیاسێ و لە هەوڵی ئەوەن چیتر ئیزافەکەن یان پرۆژەیاسایەکی تر دەکەن مەبەستمە بگەمە ئەو خاڵە بەڕاستی ینی کە تو یاسای ڕۆژنامەگەری دەخوێنی دەبینی باسی بوارێک دەکاتن کە خەڵکی تر ناگرێتەوە بەڕاستی ئەو خەلکێک کە سایتێکی تایبەتی هەیەیان ڕۆژنامە ئەلەکترۆنیەکان تەنها باسی ڕۆژنامەگەری چاپکراو دەکاتن کە تو دەی باسی سوسیال میدیا دەکە ناتوانانی بەپێی ئەو یاسایە کۆنتترۆلی ئەم بابەتە بکەوێت بۆیە هەستمان کرد و زۆر گلەیش بوو لیژنەی ئێمە هات کە ئەم یاسایە ناتوانێتن نەبەرگری لە خەڵک بکاتن نە خەڵک سزا بداتن ئەوانەی کە شتی خراپ بڵاو دەکەن زانیاری بڵاو دەکەن یان تۆند و توێژی بڵاو دەکەن یان جنێو ئەدەن یان تەشیر دەکەن بە خەڵکی تر بە پێی ئەو یاسایە ئەگەر ڕۆژنامەوان بێتن ئەگەر ڕۆژنامەوان بێتن تەشیر بە کەسێک بکاتن لە فێسبوک لە شوێنێکی تر ڕێگای یاسایی بۆ ئەگرێتە بەر ملیۆنێک تا 2 ملیۆن غرامە ئەکرێ بەڵام کەسێکی سادە یان کەسێکی ئەتیادی ئەگەر لە ئەکاونتی خۆی ئەگەر جنێو بدان تەشیر بکە بە کەسێک یان بە پیرۆزیەک بەو یاسایە ناشتە دادگا بەڵکو بە یاسای ژمارە 6 ساڵی 2008 تعامل لەگەڵ دەکەن ئەو کات سژنی تایە بۆیە ئێمە هاتین بەڕاستی ینی لەسەر داوای خەڵک لەسەر هەستکردن بە مەسئولیت کە ئێمە لەوێن ئەم فترەیە لە پەرلەمانی کوردستان و سوپاس بۆ ڕاوێژکارانی پەرلەمانی کوردستان کە زۆر هەوڵیاندا زۆر لە یاساکانی دنیایان خوێندەوە و سوودیان وەرگرت بۆ ئەوەی شتێکی باش دروستکەین ئێمە هاتین لە نێوان یاسای ژمارە 6 و یاسای ژمارە 35 بتوانی شتێک بکەین ئەو حەبسە و زیندانکردنەوە شەتیان نەمێن بەڵام بە شێوەیەک لە جادا بڵاو بوویەوە کە گوتیان لەسەر کۆمنتێک خەڵک 10 ساڵی ئەعدام دەکرێت یان چێدی ئەعدام دەکرێت 10 ساڵ سژن دەکرێت شتی واتیان نییە
يعني ما بس مانبوو ئەو بابەت ببینە ناو هۆڵی پەرلەمان خوێندنەوەی یەکەم بووکرا دوای خوێندنەوەی یەکەم ئێمە ویستمان چکە داوای دەرفەتی زۆرمان لە سەرۆکی پەرلەمان کردووە لە سەرۆکاتی پەرلەمان کردووە بە پێی یاسا ئەبێ لە 21 ڕۆژدا راپۆرت حاضر بکرێ بۆ خوێندنەوەی دوام بەڵام ئێمە داوای مولەتمان کردووە داوای کاتمان کردووە بۆ ئەوەی کنفرانس بکەین لە سلێمانی لە دوهۆک لە هەولێر بۆ ئەوەی کەسانی وەکو مامۆستا کە لە بواری ڕاگەاندن شارەزان بێن دەوڵەمەندیکەن چونکە ئەوانیش هێشتا کەسانی ئەکادمی ینی ئەو ڕاستیە ناشارنەوە کە ئێمە پێویستمان بە یاسایەکە کە ئەم سوسیال میدیا ڕێی بخنە هەر ناوەکەی ڕێکخستنی سوسیال میدیایە نەک سوسیال میدیایان بربەستێک بۆ ئازادی ڕادەربرین بۆیە کە خوێندنەوە یەکەممان بووکرا بەڕاستی بە شێوەیەکی زۆر خراپ لێکدەناوی بووکرا بەداخەوە ئەمە لەبەر ڕێزگرتن بۆ ڕێی و بووچوونی ئەو خەڵکە بەڕێزانە ئەو ڕۆژەمە نووسانە ئێمە جارێ ناوەڕۆکەکەی ڕێک دەخینەوە بەڕاستیش کۆنفرانسی بوو دەکەین و ئێمە لە مەسئولیت ڕناکەین مەسئولیت ئێمەیە لەم فترەیە لەگەڵ ئەم بەڕێزانەی کە ئەکادمی ڕۆژنامە نووسن لە هەرێمی کوردستان کە خەمیانە ئایندەی ئەم گەنجانە ئەم وڵاتە بە شێوەیەک نەبێتن کە ئێمە هەمومان دواتر پەشێمان لێبینەوە پێویستە یاسایەک هەبێتن بە پێی ئەم یاسایە کەواتە دیارترین کێشە کە ڕوبەڕووی یاسادانەر دەبێتەوە لە پرسی یاسادانان سەبارەت بە میدیای نوێ و پرسی کۆنتترۆلکردن سانسۆر و ڕاگررتنی کاتیە داخستنە ئەلێرامێ بپرسم کە هیچ کام لەم سزایانە ڕەنگە نەتوانرێت بەسەر میدیای نوێدا بسەپێنرێت سزایەک یاسایەک یان نەتوانێت سزا دیاریکراوەکانی جێبەجێ بکرێ هێزی یاسای خۆی لە دەست نادا ئارۆزە خانەزانی مەسەلەکە سزانیە مەسەلەکە یاساییش نییە ینی تو هزار یاسات هەبێتن بە شێوەیەکی مەبدەئی سەرەکی پێویستە هوشیاری و ڕەوشنبیری بەکارهێنانی سوسیال میدیا لە قوتابخانەکان بخوێنرێن حتا لە مزگەوتەکان ئەبێ مامۆستایانی ئاینی لە بابەتەکانیاندا باسی ئەو ماوزوع بگە ماوزوعێکی زۆر گرنگە و زۆر ترسناکە ئەگەر بە دروستی بەکاری نەهێنین بوویە ئەمە یاسامان هەبێتن یاسا بەشێکە لە چارەسەر بەڵام ئەگەر تو بتوانی بمبڕیکەی ئەبێ هوشیاری خەڵک ئێستا لە هەموو دنیا خەڵک وشیارە ئەگەرنا هیچ حکوومەتێک نەیتوانی وە یاسایەک دانێ یان ئەم بابەتانە قەدەغا بکات یان کوتتر بکە شتیوانیە لە دنیادا ئەمە هەمومان دنیا دەبین و بەڵام خەڵک بریار دەدا کە مێدیا چۆن بێ یان تەماشای چ بکەین ئەتو ئەمڕۆ دەی مامۆستایەکی زۆر بەڕێز کە شتی زۆر بەسوود بڵاو دەکاتەوە قسە لەسەر شتی باش دەکاتن کە دەتوانی 5,000 فۆلۆوەرسی هەیە بەڵام خەڵکێکی من بڵێم هیچ سوودێکی نییە بۆ ئەم کۆمەلگایە کە ڕێزم هەیە بۆیان دەبینی فۆلۆوەرسیان لە ملیۆنێک زیاترە و خەڵک کە دەبین لە سەرجەدە سێلفیان لەگەڵ دەگرن کە هیچ سوودێکی نییە خەڵک بڕیار دەدا کە ئەمانە بەڕاستیشێنی ئەو کەسانە کە وێنەیەک بڵاو دەکەن یان کە زانیاریەک بڵاو دەکەنەوە زیاتر کاریگەری هەیە لە کەناڵێکی کە پروفشنال یان ئەکادمیست لی کار دەکەن بەڕێوە دەچی بۆیە خەڵکیش دەبێ بەشدار بێ لەم بابەتە ئەو کەسانەی بێسوودن بۆ ئەم کۆمەلگایە ئەو شتانەی بێسوودن بۆ ئەوانەی کە بەردەوام پێشێلکاریەکەن ببوورە و سڵ لە پێشێلکاریەکان ناکەنەوە من نازام ئەوە دەستی شام کەم بڵێم کێن چکە بەڕاستی یعنی ئەمە ئەمڕۆ بابەتێکی زۆر فراوانە و خەڵک هەمووی لە هەموو ماڵێکدا لە هەموو گیرفانی هەموو کەسێکدا ئینتەرنێت هەیە و هەر کەسێک بەدەیان ئەکاونتی دروست کردووە و یە فێک و یە ڕاستەوخۆی تایبەت و حتا دوایە تو نازانی بابەتە سەرچاوەکەی لەکوێیە ئەنێ بچ سەرچاوەکەی بدوزیەوە بەڵام من بە بچوونی خۆم ڕەنگە مامۆستاش لەگەڵ ئەو بچونە بێتن هوشیارکردنەوەی کۆمەلگا بە هەر شێوەیەک بێتن خاڵی سەرەکیە بۆ ڕێخستنی ئەم بابەتە وجا ئەو هوشیارکردنەوە لەلایەن کێوە بێتن پەرلەمان بێ مامۆستایان بن حتا زانکو بن من پێم وایە دەبێ ئەم بابەتە بخرێتە ناو پرۆسی خوێندن ینی بخوێندرێ لەمەو دووە دەستخۆش دکتۆر سامان بەڕێزیان ئاماژیان بە ئەوە کرد کە خاڵی سەرەکی و هۆشیارکردنەوەی هەموو لایەنەکانە لە خەڵک ئەو باسی لەوە کرد لەو پرۆژە یاسایی کە بۆ جۆرە لەلایەن وەرگرەوە خوێندنەوەی بۆ کرا بەڕێستان قسەتان لەسەر ئەو پرۆژە یاسایە چی بوو؟ وەڵێ کە ئەمە دەڵێن فەوزە هەیە لە میدیای نوێ یان لە میدیا ئەلکترۆنی یان لە میدیای کوردی بە شێوەیەکی گشتی کە تەنزیم نەکرایە شێوازەکانی تەنزیمکردن بڵێن هەر تەنها یاسا نیە زۆر ڕێگای ترمانەیە کە ئێمە بتوانین میدیای کوردی میدیای ئینتەرنێتی پێ تەنزیم بکەین یەکێک لە ڕێگاکان بۆ نمونە
ڕێنمایی دەرکردنە ئێستا لە 2 مانگی ڕابردوودا وەزارەتی ڕۆشنبیری ئێمە کە لە لیژنەکەی بووین سەرقاڵی ئامادەکردنی ڕێنمایەک بوون کە تاوایان کردووە ئینجا لەگەڵ بە تەنسیق لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن وتوان ڕێنمایەک بۆ ئەو سایتە سەرچیانە بۆ قەنەوەتە میدیا سەرچیەکان بنێرن تاوەکو پابند بن بەو ڕێنمایانەی کە وەزارەتی ڕۆشنبیر و وەزارەتی گواستنەوە گەیاندن دەیانەوێت نقطەشتر بۆ تەنزیمکردن پەیوەندی بە تەکنۆلۆژیا هەیە لە بواری تەکنیکی لە بواری تەکنۆلۆژیا کۆمەڵێک ئەجیزە هەیە لە دنیادا هەن بۆ تەنزیمکردن میدیای ئینتەرنێتی میدیای تەلەڤیزیۆنی بۆ ئەوانە هێشتا ئەو جیزانە نهاتوونەتە هەرێمی کوردستان تاکە ئەجیزە کە بیتن لە وەزارەتی ڕۆشنبیری مۆنیتەرینگێک هاتووە کە لە ماوەی 24 ساعتە دەتوانێت 200 قەناتی تەلەڤیزیۆنی 200 قەنات یعنی ڕیکۆرد بکاتن بەڵام ئەو ڕیکۆردانە چۆن دەرچێک بدۆزینەوە بۆ خەڵک ئەگەر سکاڵای هەبوو ئەگەر پرۆگرامێک ئەگەر بابەتێک تێکستێک پرایڤێت لایڤی تێدا بوون چونە بەڵێ بێگومان ئەوانە هەمووی گرنگن ئەو ڕێنمایانە و یاساش تەنها یەک یاسان بەش نییە بۆ تەنزیمکردنی میدیای ئینتەرنێتی یان میدیای کوردی بە شێوەیەکی گشتی ئێستا وڵاتێکی وەکو سین وەرگرین بە دەرکەوتنی تەکنۆلۆژیا و بە دەرکەوتنی سۆشیال میدیا و میدیا ئینتەرنێتی لە ماوەی ساڵین ڕابردووە زیاتر لە 60 یاسای دەرکرد بۆ تەنزیمکردنی میدیا نەک تەنها یەک یاسا ڕەنگە لەگەڵ هەر ڤێژنێک لەگەڵ هەر پرۆگرامێکی تازە تعدیلکردنی ئەو یاسانی پێویست بی ینی یاسای نوێی پێویست بیتن ئەمە شتێکی ترە بۆی ئەو یاسایی کە دێت لە هەرێمی کوردستان یەکەم جا دەبی خۆماڵی بی یعنی لەگەڵ کەش و هەوای کورد و هەرێمی کوردستان بگونجێتن بۆمە لە 2 ساڵی ڕابردوێ ئێمە لەگە سندیکای ڕۆژنامە نووسان بەرزکە حەکم ئازاد ئەو بەڕێزانە ژمارە کەسی ئەکادمی خەریکی تەنزیمکردنی بابەتێک بووین پرۆژه یاسایەک ینی مسودەیەک لەسەر میدیای ئەلکترۆنی دەخوازم لە ڕێگەی کاک محسین و ئەو بەڕێزانەی پەرلەمان سوود لە سندیکا سوود لە قووەت ئەکادمیەکان وەرگرن سوود لە قووەتە خۆیەکان وەرگرن بۆ ئەوی بتوانانی یاسایەکە یاسایەکی خۆماڵی بێ و یاسایەک بێ بگونجێ لەگەر مەرحەلی ئینتیقالی بۆ ئەوی بۆ نمونەگەر وشەی سانسۆر داخلی ناو یاساکە بکەین تەقبول ناکرێت لای خەڵک چونکە ئێمە قۆناغی وەکو باسم کرد بیرۆکراتی دیکتاتۆرەتمان تێپەڕاندیە تەقبول ناکرێتن سانسۆر لەناوە بەڵام دەکرێت فولتەری تێدا بێ ئێستا مە دنیای پرۆژەی دەرچوانی زانکۆمان هەیە لە بابەتی میدیایی لە بواری ماستەر دکتۆرە لەسەر فلتەرکردن چۆن میدیا فلتەر دەکەین بەڵێ ڕێگە چارە بێگومان یاخود دامەزراوێک دەکرێت یەکێک لە ڕێگە چارەکانی تر ئەوەیە کە ئەمە دامەزراوەیەک دروستکەین وەکو وڵاتی بەریتانیا کە لە 2023ەوە بۆ چاودێریکردنی جوولەی پەخش و میدیا ئینتەرنێتی دامەزراوێکیان هەیە بەناوی ئۆفیس ئۆف کۆمونیکیشن واتە مەرکەزی ئیتساڵات ئەندام پەرلەمانێکی ئەوێ مەسئولی یەکەمی ئەو دامەزراوەیە لە بەروی دامەزراوەی هەستیارە دەرچەیەکەیە بۆ خەڵک کە سکاڵاکانی خۆیان تەقدیم بکەن ئەگەر کەسێک لە ڕێگەی میدیای ئینتەرنێت و ئازیێت و ئازار دەچێژی هەز دەکاتن پرایڤێت لایڤ هەز دەکاتن بەریەکەوتنی ئایدۆلۆجیە ئاینیە ڕەگەزیە هەر شتێک لە بابەتان وێنەکان شیاونین هەر بابەتێکە کە هەست بە هەر ئاسانکردن دەکەی دەتوانی سکاڵاکانی خۆت تەقدیم کە لەو شوێنەی ئەو بۆ دێت چاودێری بکە لە ئەمریکا دەستەی فیدرالیە لە زۆربەی وڵاتەکانی تر ئەمە نقطەیەکی تری ڕێخستنە دەکرێت پەرلەمانی کوردستان تەبەنی بکاتن بۆ ئەوی دامەزراوێک دروستکەین بەناوی جستەی چاودێری لە زمان ئینگلیس پێ دەرێن سوپەرڤایزەری بۆدی ینی جستەکانی چاودێری چۆن ئەم جستەیە چاودێری جوولەی ئینتەرنێت دەکاتن بامەشێوە وەک ئەوی کە کاک محسین باسی کرد هۆشیاری کۆمەڵگا کە زۆر گرنگە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری و گواستنەوە گەیاندن بەردەوام ئەویان هەبێتن ڕێنویانیان هەبی بۆ ئەوی لەبەرەوەی بابەتەکە تازەیە هەتا خەڵک تووشی کێشە نەبی دەیان کەس لە ڕێگەی سوۆشیال میدیا و یەکێک لە ئامارەکانی توندوتیژی لە ساڵی ڕابردوو دەڵێ لە هەفتای جابوونەوەکان پەیوەندی بە میدیاوە بووە ئەنجا میدیا ینی میدیا ئینتەرنێتی پێتان وایە هۆکارەکەی میدیای نوێ بێ یا سوۆشیال میدیا بێ بڵێ ئەمە ئامارێکە کە توندوتیژی ئافرەتان توندوتیژی ژنان لە هەرێمی کوردستاندا تەبەنی کرد باسی لێوە کردیە لە بەرەوەی هەندێکیان ڕەنگە تێکستیا ڕەشە بوون هەندێکیان چاتکردن بی هەندێکیان ئەو فیلمە دەبلاژکراوانە بی بە کۆی میدیا بۆ نەتە سەبەبشی سەرەکی بۆ تەفکیکی بێگومان نەتوانراوە اینجا بۆ هەم داوای لە پەرلەمان دەکەینەوە وەکو گوتمە لە ڕێگەی کاک محسین نەک یاسایەک و دەیان یاسامان پێویستە نەک ڕێنمایەک دەیان ڕێنماییمان لە وەزارەتی ڕۆشنبیری و گواستنەوە گەیاند پێویستە و نقطەیەکی تر ئەو سوۆشیال میدیانە هەر یەکەی سیستەمی پۆلیسی خۆیان هەیە بۆ نمونە بلۆکیان هەیە ڕیپۆرتیان هەیە ئەوانە کار دەکەن دەکرێت فەرمانگەی میدیا و زانیاری لە هەرێمی کوردستان ئیتیساڵی بە مرکزی بۆ مرکزی وەکو فەیسبوک مرکزەکەی کە لێرە نییە ئێمە لە هەرێم ئەتوانین بەڵێ دەتوانین پەیوەندیان پێ بکەین بۆ نمە شتێکە
کە سمبولە لای ئێمە دەبێتە هەڕەشە شتێکە لای ئێمە پرایڤێت لایڤە ڕەنگە شتێک لە ئەوروپا پرایڤێت لایڤ نەبیتن بۆ نە پرۆگرامێک بڵاو دەبێتەوە لەسەر ڕەگەزگۆڕین بڵاو دەبێتەوە لە بەریتانیا بوومە لە شاشەی تەلەڤیزۆن ئەو شتانە بە وازعی بینراوەکو علمی سێ دەکرێت بەڵام ئەگەر لە شاشەی هەر میدیایکی ئێمە ڕەگەزگۆڕین پیشان بدرێتن بەیانی ئەو قەناتە بەردباران دەکرێت لە بەرەوەی بەرێکەوتن لەگەڵ کەلتوری ئێمە ڕووداتن هێشتا کە ئاستی تێگەیشتن و پێگەیشتنی کەلتوری ئێمە لەگەڵ ئەوە ناگونجێت کەواتە فەرمانگەی میدیا و زانیاری یان دامەزراوەیەک لێرە کە پەیوەندی دەکاتن بە ناوەندی مەرکەزی فەیسبوک یان هەر سۆشیال میدیایەکی تر دەرێ ئەو شتانە لە ناوچەکەی ئێمە یعنی پێویستە کۆنتترۆل بکە کۆنتترۆلکردن نەوەک وەکو سانسۆرکردن بەڵکو وەکو فلتەرکردن ئەم جۆرە فلتەرکردن کار پێ بکرێت ئێستا سیستمێکی لە تەلەڤیزیۆن پێ دەڵێن ڤیوینگ تەلەڤیزیۆن ڕسپۆنسیبڵیتی سەرکردنی تەلەڤیزیۆن بە بەرپرسیارەتی کە کورتراوەکەی ڤیداش جیپە کە خەڵک دەتوانێت لە ڕێگەی گۆگڵەوەنە سەرج بکاتن بە دوێدا بگەڕێت ئەگەر ئەم ئەجێزێ بێتە هەرێمی کوردستان بۆ نمە خەڵک دەتوانێت لە ماڵەوە کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکان بکاتن و داوا لە ڕێگەی ئەو کۆنتترۆلەوە داوا لە وێزەکانی تەلەڤیزیۆن بکە کە بۆ ئەو فیلمە دۆبڵاژکراوانە بۆ منێ کە زمانی دژواریان تێدا ئەو بابەتە توندی دیژانە بۆ منێ کە عنفی تێدا خوێنی تێدا ئەو بابەتە سێکسیانە نێکە بۆ ماڵ و منداڵەکەت کە لەدانی سێکسی تێدا تاوەکو هەز نەکەی کە تۆ ماڵەکەت بەجێ دێڵی میدیاکەت بەجێ دێڵی مۆبایلەکەت دەست منداڵەکەت مافیەکان خەریکی کۆنتترۆلکردی عقلی ماڵ و منداڵەکەی تو خێزانەکان تو لە بەردەم ئەو جۆرە هەرشە گەورەیە بن ئەنجە بۆی کە افترازات و مەشاکل و لادانی کۆمەڵایەتی گەورە دروست دەبیتن سەر ئێشە بۆ دەوڵەت بۆ حکوومەت بۆ دامەزراوەکانی دەوڵەتیش دروست دەبیتن بۆ کۆمەلگا دروست دەبێ بۆ دایک و باوک دروست دەبی بۆ منداڵ دروست دەبی بۆ ژن بۆ ئافرەت بۆ هەموو لایەک دروست دەبیتن ئەنجە مەبەستم تەنزیمکردنی میدیا هەر تەنها ئەو باڵەکەی لە بەرلەمان نییە ینی لە من زۆر سێکتەری ترە کە پێویستە هەموو سێکتەرەکان پێکەوە بچێنم بەتایبەتی ئێستا سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی ژیانی ئێمە وتم 7,000 کەسمانی ئەو ڕۆژنامەنووس پێویستە ئەوانە هەمووی بە ئەکادمی بکرین بە پرۆفشنال بکرین جا بەشێکیان بنێنە دەرەوەی وڵات بەشێک لە هێزی خۆی دەرەوەی وڵات لە مامۆستانی ئەکادمی لە خەڵکی پرۆفشنال بێنەوە وڵاتی خۆمان ئیسفادە لە تاقی ناوخۆ لە تاقی دەرەوە بکرێتن بۆی هەموو بابەتەکان پێکەوە باڵا بکاتن و تاوەکو بتوانین بەرەنگاری ئەو جۆرە فەوزانە بکەبینەوە کە لە ڕێگەی میدیای ئینتەرنێتی ڕوبەڕوومان دەبێت. بەڕێز محسن دۆسکی باسی لەو ئەچیزانە کرد کە زەڕورە لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت ئەو کاتە توانین کۆنتترۆلی بکەین ئەم سۆشیال میدیایە میدیای کوردی کۆنتترۆل بکەین ئێ وەکو پەرلەمانی کوردستان بۆ هەوڵتانە داوە ئەو ڕێگە چارانەی دکتۆر سامان ئاماژەی پێدا بۆ هەوڵتانە داوە ئەوانە بگرنە بەر ئەو هەنگاوانە بگرنە بەر خۆیەوە ئیشی حکوومەتە ئیشی پەرلەمان نییە بوو دابینکردنی ئەجهیزە و مەسلەی جێبەجێکردن بەڵام ئێمە لە کۆبوونەوەکانی خۆماندا هەم لەگەل سندیکا ڕۆژنامەنووسان هەم لە کۆبوونەوەی ناوخۆی لژنە باسمان لەوە کردووە کە ئەبێ ئێمە یاسایەکمان هەبێ بۆ دامەزراندن یان دامەزراوەیەکمان هەیە بە ناوی ئەنجومنی باڵای میدیا لە هەرێمی کوردستان مامۆستای باسی کردیانی ئێستا کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان چاودێری نییە لەسەر میدیا چاودێری بە عام لەسەر میدیا زۆر کەمە بە هەندێک ڕێنمایی وەزارەتی ڕەوشنبیری بەڕێوە دەچێت میدیا ئێمە میدیا بابەتێکی زۆر لەوە گەورەتر و فراوانترە کە بە هەندێک ڕێنمایی بەڕێوە بچی پێویستە ئەنجومەنێک دروست بکرێت ئەنجومەنێک سەر بە حکوومەت بە ئێستا ئەوەی لە خەڵک تێک چوە من وەکو ئەندام پەرلەمانێک لە سایتێک لە کەناڵێکی فەرمی دەنگ و باسێک دەبینم قەناعەت ناکەم دەچم تەلەفۆن دەکەم ڕاستە ئێستا لە خەڵک تێک چووە خەڵک چونکە هەر کەناڵێک بە شێوازی سیاسەتی خۆی بۆ بەرژەوەندی خۆی ئەجندای خۆی هەواڵ دروست دەکاتن بەداخەوە ئەمە کە باز دەکەین مامۆستا باسی ژمارە ڕۆژنامەنووسان دەکات هەرێمی کوردستان خەڵکەیە پرۆفێشنالیشە خەڵکەیە زیرەکی ئەزمموی هەیە بەڵام لە بەر بژێوی ژیانی خۆی نەیتوانیوە وەکو ڕۆژنامەوانێکی ئازا پەیامێکی دروست بگەینتە خەڵک بەڵکو لە بەرژەوەندی کەناڵەکەی سیاستی کەناڵەکەی قسەی کردووە پەیامی ناردووە من لەبەرەوە دەڵێم کە ئەنجومەنی باڵامان هەبێتن تۆرێکی میدیایی سەر بە حکوومەت هەبێتن کە تەلەڤیزیۆنە ڕۆژنامەیە سایتە حتا دومایی ببێتە سەرچاوەیەکی ڕسمی بۆ بڵاوکردنەوەی زانیاری هەموو کەناڵەکانتر دکتۆر لەوێ زانیاری وەرگرن چکە ئەتو تەماشای هەر هەواڵێ بکە لە هەرێمی کوردستان هەر کەناڵێک و سایتێک بە شێوەیەک بڵاو دەکەنەوە کە خەڵک قەناعەتیان نەماوەیەتر باوەڕیان نەماوە کەمە ڕاستەیان ئەندام پەرلەمانێکی کوردستان ینی خۆی باس لەوە بکە کە باوەڕی بە میدیا نییە بەو جۆرە ئەی وەرگری کورد چۆن بتوانێت قەناعەتی بۆ هەموو هەواڵویە ئەو پەیامانە هەبێت کە لە شاشەکانەوە پەخشەکرێن یا دەبینرێن
کێشەکە لێرەدا ینی من مەبەستم ئەوەیە پێویستە تۆرێکی وەکو زۆربەی وڵاتان پێویستە تۆرێکی میدیایی سەر بە حکوومەتە بێتن کە جێگای قەنەعەتکردن بێت خەڵک قەنەعەتی ببێتن ئەوانی تر کە میدیای حەزبین یان میدیای ئەهلین بەڕاستی هەر یەکەوە ئەجندای خۆی و سیاستی خۆی هەیە ڕەنگی مەرج نییە شتێک بڵاو بکاتەوە کە لە بەرژەوەندی ئەواندا نەبێتن و قەنەعەتش ناکەم بۆیە دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا بۆ سەرپەرشتیکردن و چاودێریکردنی جوڵەی میدیایی جەستەی باشە لە ڕابردوو هەوڵدرا ئەنجومەنێکی باڵا دروست بکرێ بەڵام دیسانەوە ڕێگری کرا لە دروستبوونی ئەو ئەنجومەنە پێیان وا بوو کە ئەمە بەرتەسەکردنی ئازادی ڕادەربڕینە لە میدیادا ئارەزوو خانم لە میدیادا لە نێوان ئازادی و لە نێوان بڵێم قەدەغەکردن یان سانسۆرکردن ینی مەودایەکی زۆر نییە دکتۆر ئەبێ لێمە تێک نەشتن کە باسی ئازادیەکەین ئازادی ئەوە نییە خەڵک بچێت بە دلی خۆی لەلایەنی سیاسی بدا لە خەڵک بدا لە باس شەرەفی خەڵک بکە باسی پیرۆزیەکانی ئاینی بکە ینی باسی ئینتیمای نیشتیمانی بکە ینی ڕۆلی ڕاگەیاندن ئەوەیە تو زانیاری بەسوود بە خەڵک بدە ینی ئەگەر تو بێ ئەم یاسای ئێستا لە هەرمی کوردستانەوە هەموو یاساکانی دنیا هەیە بە پێی بەڵێننامەی شەرەفن کە لە ساڵی 54 دەرچوون کەی خاڵ یەکەم لەو بەڵێننامەیە دەڵێتن ئەرکی سەرەکی ڕۆژنەماوان ئەوەیە ڕێز لە ڕاستی بگرێ و ڕێز لە جەماوەەر بگرێ پێویستە جەماوەەر زانیاری درستی پێ بگاتن ئەوە خاڵ یەکەمە کە لەو بەڵێننامەیە کە هەموو یاساکان باسی ئەوە دەکەن باشە بۆ میدیاکانی ئمە پابەندی ئەو بەڵێننامە شەرەفەنین کە هاوپێچ کراوە لەگەڵ یاسای ڕۆژنامەوانی یاسای 35 ساڵی 2007 ینی من ڕۆلیان ئەوە ناکەم ینی سفر ناکەم بەڕاستی خەڵکی باشتیا هەیە بەڵام من باسی بە شێوەیە گشتی دەکەم لە هەرێمی کوردستان کە سیاسەتی میدیای ئەهلی میدیای سیاسی بە شێوەیەکە لە بەرژەوەندی ئەوان دابێتن جایی هەر حەزبێک بێت هەر لایەنێک بێت و ئەهلیش تجارەتێک دەکەن پێویستە لە بەرژەوەندی تجارەتی ئەوان دابێتن کە من باسی تورێکی میدیایی دەکەم سەر بە حکوومەت بێتن دەبێتە ژێدەر ینی ئەو پێش چەند ڕۆژێک خەڵک چەندین خەڵک تەلەفۆنی بۆ من کرد ئایا پشووە یان ناسوبینێ ئایا پشووە یان نەبوو چونکە پێویستە حکوومەت دەستگایەکی هەبێت تەلەڤیزیۆنێکی هەبێت سەر بە حکوومەت بێتن نیشتیمانی من دەڵێم نیشتیمانی و سەر بە ئێستا کەناڵێکی نیشتیمانیمان نییە هەمووی سەر بە حیزبێکە سەر بەلایەنێکە کە ئەوە لە وەرگری کوردەکە کە قەنەعەتی پێ نەبێ یا هەر یەکی و بە جۆرێک پەیامەکانی خۆیگەنی وەک بەڕێزە داماژت پێدا بەڵێ بوو نییە من وەڵامی ئەوەم لا نییە بەڵام ئەمە هەواڵە دەین هەبێت ئیشەڵڵا لە هەوڵی ئەوەیان باشە سوپاس دکتۆر سامان ئێمە چۆن وەرگری کورد یعنی وەرگرت وا ڕابهێنین کە سێرچ بکە بۆ هەموو ئەو زانیاری و هەواڵانەی کە لە میدیای نوێ یا لە میدیای تەقلیدی کەناڵەکان بڵاوەکرێنەوە چی بکەین کە وەرگری کوردوا ڕابهێنین سێرچ بکەن پەیامی دروست یا زانیاری دروست لە مرکزێکی دروست وەربگرێن یا بیگەێنن بە خۆیان طبیعی کە میدیای کوردی دابش بووە وەکو میدیای حەزبی دەرکەوتووە هەر هەوادارەکانی هەر لایەنێک هەر ێزێک تەماشا دەکا متمانە بە هەواڵی ئەو لایەنەی خۆی دەکا کە لە قەنەواتەکانی میدیا بڵاو دەبتەوە ئەستێکێک لە راپۆرتەکە گوێدەگەروتی من هەتا ڕاستە و خۆ نەبێ باوەڕم پێی نەماوە ئەو بەشەکە ئەوانی تریش بە هەمان شێوە کەسی تریش زۆربیان باوەڕیان بە پەیامەکان نییەکە سەرتە باسمە لە بەرەوەی میدیای ئیسارە ئێستاکە دەوری هەیە لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسەکان یان ئەوانی بنای ڕۆژنامەنووسیان ئەوانی لە کاونتەکان و پۆرتال و سایتەکان بەڕێوە دەبان پێیجان هەیە ئەوانە هەوڵ دەدەن زۆرترین بازاریانە بی ینی زۆرترین سەرنج و هەواداریانە زۆرترین فەلەوەریانە بی ئەمە وای کردووە کە بەشێکی زۆر لە زانێریەکان بارگاوی بن بە ناڕاست ینی درۆی تێدابیتن و ڕەنگە بابەتەکە هیچی وانە بیتن لە هەرێمی کوردستان هیچ بابەتێک لەو بابەتانە ڕووینیدابی زۆر جا دەبینین لە سەرنجڕاشەژان تۆمێک بۆ کچێک بۆ ئافرەتێک بۆ ژنێک دەکرێت ڕووداوێک دێن بەڵام لە کۆتاییەکە کە دەخوێنیەوە 10 ساڵ لەو پێش لە وڵاتێکی لە مسە ڕوویداوە لە وڵاتێکی ڕوویداوە ئەمە لە سەرتا دەوازدانی لە وڵاتەکەی خۆمان ڕوویداوە ئەم جۆرە ئەوانە وای کردیە وەرگری کوردی بتۆرێ یعنی باوەڕ بۆ سایتە نەکە لە 2010 جارشکە نەچێتەوە سەری وەک چۆن لە قەناتەکانی تر تووڕە دەبی لەو جۆرە سایتانش بۆیە لە میدیای ئینتەرنێتی تەماشا دەکرێت زۆرێک لە ئەکاونتەکان تووشی کۆلاپس دەبن ڕوخان دەبن زۆرێک لە سایتەکان تووشی کۆلاپس دەبن دەڕوخێن ئەویان نامێنێ
لە ماوەیەکی کەم دەتوان هەوادارێکی زۆر پیدا بکەن بەڵام تەمەنیان درێژ نابیتن وەکو ئەو ڕۆژنامەی کە وڵاتانی دنیا هەیە جاروێت تەمەنی 106 ساڵە دەوەر نیوز تەمەنی 106 ساڵە بۆ نمونە چەندین سەرنووسەر و دەستە نووسەرانی گۆڕیا BBC برێن لە 50 ساڵی تەمەنیدا سێنێن لە سەرەتای هەشتاکانەوە تا ئێستاکە ڕۆژ بە ڕۆژ چۆن پانتای وەرگرەکانی فراوانتەبی سایت ئەلکترۆنەکان بەو شێوە بیرکەوە دکتۆر لە میدیای تەقلیدی پێشووتر کە هەوڵیانەدا شتێک یان ڤیددیۆیەک یا وێنەیەک بڵاو بکرێتەوە حتمما بە فلتەر تێئەپەڕی تا بزان شیاوە یا گونجاوە بۆ بڵاوکردنەوە لێکەوتی خراپی نییە لەسەر وەرگر بەڵام ئێستا کە لە میدیای نوێ هەر کەسە و لە جێی خۆی بێ ئەوەی بیر لە لێکەوتە خراپەکانی بکاتەوە بۆتە ڕۆژنامەنووس بۆتە کامێرەمان بۆتە دەرهێنەر بۆتە ینی هەواڵ نووس هەموو شتەکان وێنەیەکی گرێ و خێرە لە واڵی خۆی یا ئەو پەیجە بێ خاوەنانە بڵاوی ئەکەنەوە ئەمە تا چەند زیان بە دەرونی وەرگر ئەگەیەنێ چی بکەن ئێمەوە لەو کەسانەوە ڕابهێنین کە لانی کەم بە جۆرێک پەیامەکانیان بگەێنن کە کار نەکاتە سەر دەرونی وەرگریە وا لە وەرگر بکەن کە ئەمە پەیامێکی دروستە و لێکەوتی خراپی نییە نۆک لەو خەڵکە هاویانەی کە بە شێوەیەکی هاوی ئیش دەکەن بە شێوەی چارەمە چی کار دەکەن زۆر جار لەو مەرحەلەی ئێمە هەوەندێک هەواڵ و بابەتێ لەسەر چاوە ڕسمیشن و لەسەر چاوە ڕسمی و دێنزانێرەکانیان ڕاست نابن یعنی کاریگەریەکانەوە ئەمە خەتای سروشتی قۆناغەکەیە بەشێکی و بەشێکی پەیوەندی بەوێ بۆ نمونە ئەوانەی کە ئەو جۆرە زانیاریانە دروست دەکەن کە دەچێتە ناو میدیا ئینتەرنێتی ئەوکو بەڕێز باستگرت چ لێکەوتێکی دەبێتن کۆمەڵێک لێکەوتە و ئفترازا لەناو کۆمەڵگادە دروست دەبی وەکو باوەڕ نەبوون بە دامەزراوە ڕسمیەکان باوەڕ نەبوون بە ناوچەکە مانەوە لە هەرێمەکە ئینتیمان نەبوون بۆ مەسەلەی نیشتیمانی واتەوا دروست دەبیتن توندی تیژی دروست دەبیتن وەکو زۆر حاڵەت تووشی سویسایت خۆکوشتن ڕێکداوە لە ڕێگەی ئەوە شەڕانجێزی کۆمەلگایەکی شەڕانجێز دڕ تۆڕە و تەنانەت کە لە ڕق دروست دەبێتن باوەڕی بە جوانیەکان نامینێ ئەمە دەیان و سەدان دیراسات لە وڵاتانی دەرەوە کرایە کە ئەگەر میدیا بەو شێوەی فەوزای ئیشی کرد وەرگەکانی تووشی افترازاتێک دەبن دکتۆریان لە کوتاییە دا بتوانم بتمە لای کاک موحسین چ ڕێگە چارەیەکە خەیتە ڕوو تا بتوانین کاک موحسینش قسەی لەسەر کەوەکو ڕێگە چارەکان وەکو کاک موحسین باسەکەن یەک ئەجوکیشن پەروەردەکردن چونکە کۆمەڵگای ئێمە پێویستی بەو شارێکی زۆرە بۆ هەموو ئاستەکان دروستکردنی باوندێک دەستەیەک دامەزراوە کە چاودێری میدیای ئینتەرنێتی بکە و ئەمە سەر بە پەرلەمان بی سەر بە دەوڵەت بی مێم سەر بە ناوەندێکی فەرمی بی ئەمە باوندی خۆی هەبی ینی پەیڕۆ و دەستوری خۆی هەبی کە لەسەری بڕوە و هەروە پەروەردەکردنی کۆی ڕۆژنامەنووسان بێزکردنی ناوەندە ئەکادیمیەکان ئەوانە گرنگن دەرکردنی چەندین ڕێنمایی تر لەرەیان وەزارەتی ڕۆشنبیر وەزارەتی گەیاندن و دەرکردنی ژمارەیەکی زۆر لە یاساکان لەلایەن پەرلەمانی کوردستان سوودوەرکردن نەتاقاتی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان کە بتوان هەم پێکەوە ئەو حاڵەتانە بەجێ بگەینن و تاوەکو ئەم قۆناغەتێت بەڕێنین ئاستی میدیا ئینتەرنێتی بکەینە قۆناغێکی تر و هەروە پەیوەندی دەستگای فەرمانگەی میدیا و زانیاری بە ناوەندەکانی پۆلیسی لە سۆشال میدیا لە فەیسبوک لە تویتەر لە ئینستاگرام لە هەموو ئەوانە تەنسیقێکی گرنگکەبی لەو بینەدا تاوەکو بتانین چ شتێک دەبێتە پرایڤ لایڤ لارێمی کوردستان یان چ شتێک دەتوانین ڕێگری لێ بکەین فەوزا دروست دەکاتن ئەو زۆر لە تەنسیقان نابێ بە شێوەیە کە دوور بکەینەوە لە سانسۆر بێگومان بۆ ئازادی قوڕکردنی ئازادی ڕادبرن ئازادی میدیا بەڵام فلتەرکردن بۆ پاکتاوکردنە بۆ ئەوەی وەک چۆن وەکوت باسی کرد ژووری هەواڵکاری پاکتاوکردن بوو هەڵبژاردننی باشترین هەواڵە و لە میدیا ئینتەرنێتیشدا بەو شێ ئەم فلتەرکردانە بەکاربێنین بەهێنانی کۆمەڵک ئەجێزەی تازە بە دروستکردنی ژووری هەواڵ بۆ سایتە ئەلکترۆنیەکان بەو جۆرە فلتەرانە بتوانین پەیامەکانمان پەیامێکی ژەهر ئامێز نەبێتن پڕ نەبێتن لە میوەی ڕزی و تاو کۆمەلگا تووشی دەسەم و مەشاکلی گەورە نەکات. سپاس بەڕێز موحسین لە پێشەوەی قسە لەسەر ڕێگە چارەکانی بکەین لە کۆتاییە ئەمێ ئەوت لێ بپرسم سوۆشیال میدیا لە هەرمی کوردستان بۆ بەربڵاویە بەکارهێنانی بۆ بەربڵاویە تا چەند ڕێگەی بۆ ئەنجامدانی تاوانەکان خۆش کردووە؟ طبیعی ینی سوۆشیال میدیا ئێستا لە هەموو بوارێکدا ڕێگەی بۆ هەموو شتێک خۆش کردووە وەکو مامۆستا باسی تەلاقی کرد بۆ بابەتی تیرۆر بۆ بابەتی مخدرات بۆ بابەتی حتا خیانات بۆ بابەتی هەموو شتێک دزیکردن سوۆشیال میدیا ڕۆلی هەیە بەڕاستی بۆیە هوشیاری خەڵک زۆر گرنگە دوو ینی وجدان ئەبێ وجدان
برپرسیارەتی ڕۆڵ بگێرێت لەم واقعدا من خەڵکێک وێنەیەک بڵاو دەکاتەوە کە شەڕەفی بنەماڵەیەکە من بۆچی بچم لایکی بکەم کۆمنتی بکەم بڵاو بکەمەوە منیش ئەمێ بەرپرسیارەتی وەرگرمیان ئەگە خەڵکێکی نزیکی من ئەبێ ئاگادارێکی وشارێکەمەوە کە ئەمە خراپە ئەمە کارێکی خراپە بۆیە یعنی ئەوە ئێمە دەبین ئەگەر بەم شێوەیە بڕوە کە دکتۆرش ئاماژەی پێکرد بەڕاستی نە پیرۆزیەکان دەمێنن نە جوانیەکان دەمێنن یعنی ئێستا ڕەنگە من کەسێکی خراپ بم ڕەنگە دکتۆر کەسێکی خراپ بیت ڕەنگە وەزیرێکی خراپ بێت ڕەنگە سەرۆکێکی خراپ بێت بەڵام وڵات خراپ نییە ئاڵا خراپ نییە ئەوانە پیرۆزیەکان ئاینەکان پیرۆزیەکان خەڵک ئێستا لە هەموو شتێک ڕەنجاوە ئەوەی ئێمە تەماشا دەکەین خەڵک لە هەموو شتێک ڕەنجاوە یعنی پێویستە خەڵک بزانێت پێت وایە تەنها بۆ ڕێخستنی ئەو بوارە هۆشیاربوونەوەی خەڵکە کێ وا ڕابهێنین ئەو جۆرە هۆشیاریە بڵاو بکاتەوە هەرەگەڕێتەوە بۆ میدیا ئاروزە خانەمە من دەبینی وەکو ڤایرۆسێکی وایە وەکو کوڕنا وایە بەڕاستی دەبێ هەم لە هەموو ڕوویەکە بڕیان خۆم بپارێزی ڤاکسینیش دانەی ئەبێ یاسامان هەبێ بەڕاستی وەکو دکتۆر گوتی ئەگەر پێویست بکات لە یاساکانتان خستە بەڵێ ئەو ڕووبەڕووی ئەو لێشاوە ناڕەزایە بوونەوە ئێوە چی ڕێگە چارەی بەدیل چییە بۆ ئێوە ئێستا ئێمە لە ئامادەکاریدان کە ناوارۆکی ئەو یاسایە ئەو پرۆژەیە دەوڵەمەندی بکەین بەڵێ دەوڵەمەندی بکەین بەڕاستی ئەو خەڵکانەی کە ناڕازی بوون کە تێبینیان هەبوو تێبینی ئەوانیان جێن گرتوتەوە لە ناو ئەو پرۆژە ینی ئێمە بە هەندمان وەرگرتووە کەسانی بسپۆر کەسانی ئەکادمی و کنفرانسی بوو دەکەین بانگیان دەکەین میوانیان دەکەین بۆ ئەوەی بێن دەوڵەمەند تریکەن یعنی کە بەس نابێتن پەرلەمانی کوردستان یان هەر دامەزراوەیەکی تر کە خەڵکێک ناڕازای دەربڕی شەکەی ڕاگرێتن شتیوانیە بەڵام تێبینیەکانیان وەردەگرین دەوڵەمەندی دەکەین هەمومان لەگەڵ ئەو قەناعەتین کە ئەبێ پرۆژەیەکمان هەبێ یاسایەکمان هەبێ بۆ ڕێخستنی میدیا ئەلەکترۆنی لە هەرێمی کوردستان و لەگەڵ سەندیکا ڕۆژەمان نووسان بەڕاستی لە دانوستندا بووین کە ئایا چی بکەین لە نێوان یاسای ژمارە 35 و لە نێوان ئەم یاسایە هەردووکی یەک بخەین ئێمە لە بەردەم دوو ئەگەردان یا هەموارکردنەوەی یاسای کاری ڕۆژنامەوانی یا دەرکردنی یاسایکی بۆ هەلومەرجی ئێستا چی گونجاوترە ئەمە پێم من وەکو شەخصی پێم باشترە ینی یاسایەکمان هەبێ بۆ میدیا ئەلەکترۆنی ئەگەر پێویست کرد یاسایەکی تریش دەربێت چونکە بەڕاستی ئەم بوارە لە تەشەنەکردندایە لە بەرەو پێشچووندا یا ڕەنگە سبینێ هەندی شتتر پەیدا بێتن کە لەم یاسایشدا جێگای نەکردوتەوە پێویستمان بە هەموارکردن دەبێ یان بە یاسایەکی نوێ دەبێ بەڵام ئەوەی ئێمە دەبین ئێمە هاوکاری خەڵکمان کردووە لەم یاسایەدا خەڵکمان قورتار کردووە لە یاسای ژمارە 6 ساڵی 2008 کە سزای بوو کۆمنتی نەشیا و بنووسێ سزای خۆی هەیە یا ئەوە تا خەڵکەکە بە هەڵە خوێندنەوەی بۆ کردبوو دیارە بە حڵات چوبووە ناو خەڵک ئەگەرنە ئێستا گەنجێک باشە بوو بە خەڵکانێگەێنن ئارزوو خانم خەڵکانێک ئێستا ئەگەر کۆمنتێک تەشیر بکە یان پۆستێک بکە کە حتا زانیاری ڕاست بدرکێنێ بەڵام بەدلی ئەو کەسی بەرامبەر نەبێ ئەتوانێت سکالا بکە کە سکالای کرد دادگا بە پێی یاسای ژمارە 6 تعامل لەگەڵ دەکە کە سژنی تایە 5 ساڵ 1 ساڵ تا 5 ساڵ سژنی تایە ئەم یاسای ئێمە ئەگەر کەسێک تەشیری کرد بە پێی سزاکانی یاسای ژمارە 35 ئەبێ سزا بدرێت لە دادگا کە ملیونێک تا 2 ملیۆن سزا دەرێت تەواو ینی هاوکاری خەڵکمان کردووە ئەوە ڕێگری نییە لە ئەوەی کە ئازادیرات برین نەبێت نەخێر ئەمە ڕێکمان کردووە بەڵام ئەمە هەمووی نابێتە چارەسەر ئەبێ وشیارکردنەوەی خەڵک لە ڕێگای قوتابخانە لە ڕێگای زانکۆ لە ڕێگای سنتەرەکان لە ڕێگای وەرکشۆپەکان کاکە وەڵی خەڵکی ئەوروپا جنێویان بە شتێکی زۆر سەدە وەرگرتووە جنێو بدەی پێت ئەکەنێ بەڵام لێرە لەسەر جنێودان خەک دەکوژڕێ ینی لێرە ئەکە تو جنێو بە کەسێک بدەی لە بەرنامەتانە ئەو هەموو لایەنەکان ئەمە قوتابخانەیە مزگەوتە ئەوانە ئاگادار بکەنەوە کە ئەو هۆشیارە بڵاو بکەنەوە بەناو خۆمان من پێم باشە خۆمان سەرپەرشتی بکەین و حکومە سەرپەرشتی بکات و هەڵمەت خەڵک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە تەنسیق لەگەڵ بکەین هەڵمەتێک بەناو خەڵک بکەین بەڕاستی دروستکردنی ئەنجومەنێکی باڵا دیسانەوە پرسمەوە تا چەند ضرورە بۆ ئێستا بۆ ڕۆژی ئێستای هەرێمی کوردستان زۆر ضرورە ئەبێ داب مەزرێت بەڕاستی بەڵام ئەوە ئیشی ئێمە نیە حکومەت ئێمە پێشنیار دەکەن حکومەت فەرمانگە و دامەزراوەکان دامەزرێنێ چکە بودجێ پێویستە و خەڵکی پێویستە ئەوە ئیشی حکومەتە بەڵام ئێمە پێشنیار دەکەن من حەز دەکەم باسی ئەوە بکەم ینی لە هەموو دنیا زانستێکە پێڵێن تابووی کۆمەڵایەتی دکتۆر دەزانی ینی هەندێک قسە هەیە هەندێک دەستەواژە هەیە نابێ بەکار بێن تابوویە ینی ئەوانە ناشرینن جوانین بۆ ناو کۆمەلگا ئەلماوە لە زانکۆ دەخوێنرێ مەسەلەی تابوو لە هەرێمی کوردستان ئەو شتە نەماوە ینی هەر چ قسەی ناشرینە چ قسەی ناجوانە
بەکاردێنن بەرامبەر خەڵک لای ئێمە ئەو شتانە بە شتێکی زۆر مهم وەردەگرێت لە لای خەڵک شتێکی زۆر مهم نییە بۆیە دکتۆر باسی کەتواری کرد واقعی هەرێمی کوردستان کرد ئەبێ شتێکمان هەبێ لەگەڵ واقع ئێمە لەگەڵ کەساتی خەڵکی ئێمە بگونجێ ئەگەرنا ئەوانەی ڕۆژئاوایان ئیتیکی ڕۆژئاوا لە بەرامبەر میدیا و سوسیال میدیا شتێکی زۆر جیاوازە تۆرە کۆمەڵایەتیەکان فیسبوک بۆ ئەو خەڵکەیە کە تو دەیناسی تەعامد لەگەڵ هەیە بۆیە زۆر شتی خێزانی دەیانێ ئێستا لە هەرێمی کوردستان کەس لە 5,000 کەمتر هاوری نییە شتیوانیە لە دنیا لە ئینستاگرام لە هەموو شوێن ینی بابەتێکی کۆمەڵایەتیە تەواصلی کۆمەڵایەتی بۆ ئەو خەڵکانە کە تو دەیناسی لە ژیاندا بۆ ئەوەی ئیتساڵتانە بێ خێزانتە هاوڕێکانتە کێیە بەڵام لە هەرێمی کوردستان وانە بۆیە کە شتێکی خێزانی بڵاو دەبێتەوە خۆی بڵاو کردوتەوە پێشتریان بۆی نردووە بڵاو دەبێتەوە تووشی کێشە دەبێتەوە من پێم وایە دەبێ ئەم بابەتە سنووردار بکرێت ئەتو فێسبووکت هەیە هەر شتێکی ترت هەیە ئەبێ شخصی بێ خێزانی بێ باوار پێکراوە بە خەڵکانەی باوارد پێە ئەوان بیبی نەک بەو کێشەکە و ئێمە پیجمان هەیە ماڵپەڕمان هەیە کە مرکزی دیار نییە ئەوانن با بڵێن بەردەوام پامی ناو دروست ئەگەن و خەڵکەکەیان چاواشە کردووە سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان و تاوتێکردنی پرسەکە بەڵێ خۆشەویستان تا پرسێکی تری میدیایی و تەورێکی تری میدیا و پرسیارەتی هەمیشە تەندروست بن.